بە دووی قسەی فڕێدراوە مەگەڕێ. ئەو قسە فڕێدراوانەی لە بازاڕی فەیسبووکە کەسانێکی پێ بێ حورمەت دەکرێت، خۆتی پێ بێ حورمەت مەکە. بەخوا کوڕەکەت یان کچەکەت ئەگەر ڕۆژ تا ئێوارە بە دووی عیب و عاری ئەم و ئەوەوە بوو، باوکی بەڕێستۆ بە تەمای حورمەت لە تۆ بگرێ، ئەوە بێ حورمەتی بە هەموو کەس دەکات لەسەر فەیسبووک. جا هەر لە لایک و کۆمنتەوە دەزانی چێ فەیسبووکەکەی ڕێزدارە یان بێ ڕێزە، هیوا ڕۆژ تا ئێوارە جوێن دەڵێ، بەس سوکایەتی بە خەڵک دەکات بەبێەوەی ما لەیسە لەکە بهی علم. قورئان دەفەرمێ هیچ زانستیشی لەو بەهرەوە نییە، ئاگای لە فڵان کەس نییە، لەگەڵ ئەوان ناژێ نایناسێ، ئاگای لە ڕووداوەکان نییە، هیچی بە چاوی خۆی نەبینی و هیچی بە گوێی خۆی گوێ لێ نەبووە، بەڵام خۆی ماڵوێرانی دنیا و قیامەت دەکات. بەخوا ڕۆ باوک و دایکی بەڕێز لەگەڵ تۆشا بێ حورمەت دەبێ، چونکە ئەمە لەوە فێر دەبێ. ئەو قسە بازاڕیانە لە دواییدا دەردەکەوێ هەمویان درۆن. با کۆتایی وتارەکەمان لەم بەشەدا بەم ڕووداوە بێنین. من زۆرجار بەسەرات بۆ جەنابتان دەجێڕمەوە، ئەوە پێشینەکانی ئێمە مەلا گەورەکانی کورد ئێمەیان وا فێر کردووە، هەر شتێکی جوانیان بیستووە دەرسیان لێ وەرگرتووە و لە کتێبەکانی خۆیان دانووسیویانە. ئەمەی کە ئێستا من بۆتان باز دەکەم، مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە ناسراو بە مەلای گەورەی کۆیە، تەفسیرێکی گەورەی هەیە بە ناوی تەفسیری کوردی، لە بەرگینۆی تەفسیرەکەدا لە لاپەڕەی 84دا بەرگینۆی تەفسیری کوردی مەلای گەورە لاپەڕەی 84 ئەمە باز دەکە. ئەفەرمێ باوکم مەلا عەبدوڵای جەلیزادە لە خزمەت باپیرمدا ساڵی 1288 هیجری چوو بۆ حەج، یعنی ئەمڕۆ دەکاتە 154 ساڵ لەمەوبەر، 154 ساڵ لەمەوبەر مەلا عەبدوڵای جەلی ئەمەی بیستووە بۆ مەلا محەممەدی کوڕی جێڕاوەتەوە، ئەویش لە تەفسیری قورئانە تۆماری کردووە، منیش بۆ ئێوەی باز دەکەم، بەڵام دەڵێ ئەمڕۆیە ڕووداوەکە. فەرمووی بابم فەرمووی کە لە خزمەت باوکما چوون بۆ حەج، مەلا ئەسعەدیش لە حەج وەفاتی کردووە، باوکی ساڵێک ماوەتەوە ئەمجا گەڕاوەتەوە، لە دوای مەراسیمی حەج وەفاتی کردووە. فەرمووی کە باوکم هاتەوە ئەمەی بۆ جێڕاوینەوە کاتی دواتر، فەرمووی لە حەرەمی مەککە دەرس دەوترایەوە، پیاوانێکی بەڕێزی وەکو جەنابتان بە جەماعەت دانیشتبوون، زانایەکی گەورەی ئیسلام هەیە پێی دەڵێن سەید ئەحمەدی دەحلان، مامۆستانی بەڕێز ناویان بیستۆ کتێبیان خوێندوتەوە. سەید ئەحمەدی دەحلان لە حەرەمی مەککە لای کەعبەوە دەرسی تەفسیری قورئانی دەکتەوە. فەرمووی قەدەری خوا کە من چوومە خزمەت دەرسەکەیەوە، مەلا عەبدوڵای جەلی دەڵێ کە چووم دەرسی تەفسیری سوورەتی ئەززوخرف ئایەتی 61 دەوتەوە، گەیشتە سەر ئەو ئایەتەی کە خوا دەفەرمێ وإنه لعلم للساعة فلا تمترن بها. ئەم ئایەتە بە دوو قراءەت دەخوێندرێتەوە، وإنه لعلم للساعة وإنه لعلم للساعة فلا تمترن بها واتبعوني هذا صراط مستقيم. خوا دەفەرمێ هاتنە خوارەوەی عیسا سەلامی خوای لەسەر بێت، جارێشکە لە ئاسمانەوە، چونکە دڵنیابن موسڵمانان عیسای مەسیح سەلامی خوای لەسەر بێت، عیسای کوڕی مەریەم نەمردووە، نەکوژراوە، لە خاج نەدراوە، وما قتلوه يقينا، لە سوورەتی ئەنیسا دەفەرمێ یەقینتان هەبێ عیسا وما قتلوه وما صلبوه، نەکوژرا بەدەستی جوولەکەکان، نە لە سێدارە درا و لە خاج درا و خاچێکە دڵێنەوە درۆیە ڕاز نییە، و نە کوژراویشە بە دڵنیاییەوە، بەڵکو بەل ڕەفەعەه الله ئیلەیه، خوا بەرزی کردوێتەوە بۆ لای خۆی، متەوەفی کە وەکو خەوتن حاڵەتێکی لێ بەسەر هێناوە، عیسای مەسیح ئێستا زیندووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بوخاری مسلمات چەندین فەرموودە هەیە درێژە نایانگەڕمەوە، باسی ئەوە دەکات لە ئاخر زەماندا ڕۆژێک عیسا لە وڵاتی شام لە دیمەشقا لە لای منارە سپیەکە دێتە خوارەوە، نوێژی بەیانیە موسڵمانان نوێژ دەکەن، عیسا دێتە خوارەوە، نوێژ لە دوای ئیمامی موسڵمانانەوە دەکات وەکو ڕێزێک بۆ ئەم ئومەتە، دوای سەرپەرشتیاری ئومەتی ئیسلام دەبێت، پێغەمبەران هەموو بران، عیسا سەرپەرشتیاری ئومەتی ئیسلام دەکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کاتێ عیسای کوڕی مەریەم دێتەوە سەرزەوی، ئەم سەرزەویە یەک پارچە پڕە لە زوڵم و ستەم، لەو کاتەدا مەسیحی دەجال هاتووە، چونکە دوو مەسیح هەیە، مەسیحی دەجال سەرزەوی گەڕاوە بۆ خراپۆ، دەڵێ من خوام و خۆی لە خەڵکی دەکات، بەخوا خەڵکی کافر دەکات، عیسای مەسیحیش دەگەڕێ بە سەرزەویدا ئیمان و خواناسی و تەوحید بڵاو دەکاتەوە. سەرزەوی یەک پارچە لەو زەمانەدا پڕ دەبێت لە نەبوونی و هەژاری و بێدینی، فەرمووی بە هاتنەوەی عیسا دادپەروەریەک پەیدا دەبێت قەت نەبیندراوە، ئەوەندە پارە و ڕزق زۆر دەبێت کەس پارەی زەکات لە کە زۆر ناگرێت، ئەوەندە خەڵک خواناس دەبێت، یەک سوز دەپێت لە هەموو دنیا گەورەترە، بەس خەڵکیش خواناسی دەبێت. مەسیحی دەجال کە چاوی بە عیسای مەسیح دەکەوێت وەکو خوێ دەتوێتەوە، دەفەرمێ لێشی گەڕایەر بۆ خۆی دەتوانێت بە حربەکەی دەیکوژێ بۆی بزانن مەسیحیەت دەجال لە ناوچوو. ئەمجا فەرمووی ئەو پیاوە لە ناو ئومەتی ئیسلامدا دەمێنێتەوە یەک پارچە سەرزەوی پڕ دەکات لە خێر و بەرەکەت. دەفەرمێ سەید ئەحمەدی دەحلان تەفسیری ئەم ئاەتەی بۆ خەڵک دەکرد، بەڵام خەڵکی فەرمووی خەڵکی نەکوڕە لێتان تێک نەچێ، ئەوەش بە دەردی کابرا نەچن.
پیاوانی وەکو جەنابتان کوتیان قوربان دەردی کابرای کوێ فەرمووی لە شامە کابرایەکە بوو ناوی عیسای سەفار بوو دەست بڕ و قۆڵبڕی وا نەبوو وەکو ئەوانەی ئەم زەمانە بەو کتوی پارەم دێ معاملەت بۆ پێوە دەکەم و بەو کتوی هەندێک پارەم دێ معاملەت بۆ پێوە دەکەم پارەی ئەمی دابوو بەو پارەی ئەوی دابوو بەو والله وەختێک خەڵک لێ کۆبوونەوە قەردارێکی زۆر بوو خاوەن قەرز لێ کۆبوونەوە وتی با بە ڕۆژی جومعە وەرن پارەکەتان دەدەمێ لە فڵان مزگەوتە پارەشی نییە وەڵا لە ترسانە ئێوارەی پێنجشەممە لەسەر جومعە ڕای کردە سەر منارەی مزگەوت ئەو کاتە بڵێن 200 ساڵێک لەمە ڕووی داوە چوە سەر منارەی مزگەوت خۆش شاردەوە لە سوچێکە ئەو زەمانەش مکەبەرە نەبووە بانگدەر چووە زۆر پیاوانی قەدیم بۆیان جێڕاونەوە لەسەر منارەی مزگەوتەوە بانگیان دەدا وەی دەوروبەری مزگەوت و ئەهلەکەی گوێیان لێبێ بانگدەرەکانیش دەنگیان بەرز و خۆش بووە کابرای بانگدەر چوو سەیر دەکا کابرایەک خۆی کوروژمە کردووە لەسکێکی کردووە بە حاڵ دەم و چاوی دیارە دەلەرزێ وتی تۆ کێی وتی من عیسام هەر وتی عیسام کابرای موەزین ڕای کردە خوارەوە مزگەوت خەڵک بۆ شەونێژی شاتبوون وتی کوڕە هاوارە قیامەتە وتیان چۆن وتی عیسا حەزەتی عیساوە لەسەر منارەکەی هاتۆتە خوارەوە من لە مامۆستان بیستووە عیسا لە منارەی مزگەوتەکەەوە لە دیمەشقەدا دەبەزێ ئێرەش دیمەشق حەدیسەکە هاتۆتە جێ خەڵک نوێژی بەیانیان نەکرد هەر لەوەی ڕاکاتەوە بۆ ماڵەوە کورە ژن و منداڵ هەستن تۆبە بکەن و خۆتان بکۆن غوسڵ دە خۆتان دەرکەن و ڕوو لە خواکەن قیامەت هاتووە نیشانە گەورەکەی قیامەت حەزەتی عیساوە لەسەر منارەکەیە جەمەلای گەورە دەفەرمێ بابم ئاوا جێڕایەوە فەرمووی هەرچی دەروێش بوو زەرگی دەرێ ناو لە گوپی خۆی دەدا و شمشەیری ڕادەوەشاند و هەرچی سۆفی بوو دەفی لێ دەدا و زکری دەکرد و منداڵ دەیان قیژاند و ژن تۆبەیان دەکرد و ئەو بەو دەیگوت کوڕە گرنم ئازاکە بۆ خاتری خوا شتێکم لێ دزیوی کوڕە پارەم خواردووی کەوتنە گریان و زانانی مزگەوت و دێ بەدێ شاگەڕ قیامەت هەستا لە دەوری مزگەوە بەو ڕۆژ بۆ خەڵک هەر لە بیری نەماوە نوێژەکەشی بکە نوێژی بەیانیشیان نەکرد خەڵک یەکێ دەگریایەکی هاواری دەکرد یەکێ داوای گردن ئازایی دەکرد حاکمی شار تێگەی ڕئیسی شوتە و ئاسایش وەلی عەهدی وڵات هەمووی هاتن کابراوتی وەڵڵا بە چاوی خۆم بینی وا لەسەر منارەکەی وتی من عیسام دوو مەلای زۆر زانایان هەڵبژار وتیان خۆتان پشۆن معەممەم مڕەتەب معەتەر بۆنی خۆش بە ئەدەب بە حرمەت بڕۆنە سەر منارەکە و پێشوازی لە حەزەتی عیسا بکەن کەس نەیدەگوت ئەرێ باشە کاکە کەی وەختی هاتنە خوارەوەی عیسایە والله دوو مەلا خۆیان گۆڕی و بە مێزەری سپی و بە جلی جوان و بۆن خۆشی و بە ئەدەب و بە ڕێز و بە حرمەتەوە چوون کە سەیرەکەن کوڕە ئەم شڕۆڵە کزۆڵە بەخوا مەلە عیسا پێغەمبەر ناچێ ئەمە هەموو لەشی دەلەرزێ لە ترسانە وتیان کاکە تۆ چی وتی عیسام وتیان ئەینە عیسا کام عیسا کوڕە وتی عیسای سەفارم لە ترسی قەرز ڕام کردو بۆ ئێرە کوتیان کوڕای مەلعون وەرە خوارەوە دەستیان کرد هەر دوو مەلا جایاخوا مەلاش لە کەس نەدا ڕەحمی لە خەڵک دڵان نییە وتیان کوڕای مەلعون وەرە خوارە وتی کاکە بۆم لێ دەکەن چم کردو خۆ پارەی ئەوم نەخواردەوە مامۆستا وتی کوڕە کاکە وەرە قیامەت هەستاوە ئێوەتی وەڵڵا خەتای من نەبوو ئەو پیاوە لێ پرسیم تۆ چێی منیش بە ڕاستگۆیی وتم عیسام ئەو نەیپرسی کام عیسا ڕێک هاواری کرد عیسای مەسیح هاتۆتە خوار و حەزەتی عیسا هاتووە والله هاتن ئەم جارەکانە گرتیان و لێیاندا بابە دەیگو والله خەتام نەبوو من هەروەندە وتم عیسایە و بۆ زانی تا من حەزەتی عیسا من کێ کتومە حەزەتی عیسام دنیا خرۆشا بوو حاکمی شار وتی وەڵڵای خەتای ئەو پیاوە نییە ئەوە قسەیەکی فڕێدا بەس ئێوە ئەم هەموو مەلا و زانا و ڕۆشنبیر و ئەو هەموو خەڵکە شێخ و دەروێش و سۆفێ بۆ واگەرم بوون کوڕە خۆ نوێژەکەشتان نەکرد بانجی کرد کوتی کوڕە بۆ وات کرد کوتی کوڕە قوربان وەڵڵا من لە ترسی قەرزاران خۆم شار بووەوە من چوون پەنام بۆ منارەیە برد چوزام کابرا بۆ بەیانێ من دەبینێت چاوی تیژە من هەروەندە وتم عیسا دنیا قیامەت هەستا کابرا وتی وەرە هێندێک پارەت بێ قەرزەکانتی پێ بدەوە وەڵا بەزمێکی خۆش بوو خەتای تۆ نەبوو توخوا بەڕێزان ئەمڕۆژ هەمان شت نییە هەر ئەمڕۆ دوای جومعە بڵێن لە فەیسبووکە بڵاو بکرێت بڵێن حەزەتی عیسا هاتۆتە خوارەوە توخوا چەند کەس سەیری دەکا هەر هەمووی لایک و کۆمنتی بۆ دەکا یەکێ جوێنی پێدا یەکێ مەدحی دەکا یەکێ دڵە باش بوو یەکێ دڵە خراپ بوو بە هەزاران هەزار لایک و کۆمنتی پێ دەکرێتەوە کابرا خۆی پێ دەوڵەمەند دەکا پەیجەکەی پێ بەهێز دەکات لەسەر ئەم بنا درۆیە بە مناڵەکانتان بڵێن عەقڵتان بکەنەوە ڕۆڵە گیانشتی بچووک بەدووی مەکەوە بەدووی هەدەر مەکەوە بە هەموو تەپڵێک هەڵ مەپەڕە بە هەموو شتێک بڕوا مەکە ئەمڕۆ زەمانی فیتنەیە